ئەمڕۆ ئەمە لە سعات 8 نەدەرێ 5-6 مێک زەمینی فول زێرەڤانی و ئاسایش خڕ ببوونەوە لێرە ئەمەش داوامان کرد مادەم هەر کارەبایەکەی دەبەستن قیرەکەشمان لۆ بکرێ تاویاندا ژنانێنی هانە کرد و ژنەچیان لە بن دەست و پێخۆیان ناو موبایلیان دەرینا تەسویرتان دەکەین دەتاندەینە سەری خۆمان و ئەمە دەتاندەینە دادگا نابی ئەنگۆژ موبایل دەرین ئەمەی تەسویرکەن ئەمە ئەگەر ئەو هێزە هینایانە ئێرە بیان بردبای کەرک و کەرکوچیان پێ ئازاد دەکرد ئەمە گوتمان کارەبای زیرەک نابەستنە تا قیرەکەمان لە بۆ نەکرێ تەمەشای جۆگەکانمانکەن بزانە کووە تەمەشای کۆرانمانکەن زستان دادێ ئەو مندارانە ناتان بچنە مەکتەبێ لەبەر نەمەکتەبە چی هەیە نەڕەوزە چی هەیە هیچ خزمەت گوزاریە چی نییە دەرێن ئێرە لە بودجەدانە باشە لە بودجەدانە ئەمە لە هەسارە چیری دەژین ئەدی ئەمە لە ناو پایتەختی یاریێمی کوردستان نینە داواکاریمان ئەوەیە لە حکومەتی هەرێم دەپاڕینەوە ئەوەندە زادەمان لۆ قیرکەن مردین لە ناو خۆرێ مردین لە ناو جرجی لە ناو قوڕاوێ منداروەرە زۆرێ دەچێت دەرێ دەیوە زۆرێ ئەو مارە لە بە قوڕێ هەردێ مەحەدەل ئەمە خەری شۆرینی ئەمە ئەوەندە داواکاریمانی ئەوەندە زادەمان لۆ بکرێ نەخۆی هیچ کەمان دەوحانی دەرێ ئەو ڕۆژ پدەچین پیاومان دوو سارە خەریکن دەرێسم ئەو مانگەی ئەو مانگە هەتا پێ سارە ئەمە لێرەین ئەو حارمانە ئەو هەما جواب دەداتەوە مەحەدەل زەلامان چوە ژنمان چووە ئەوەندە قسەمان لێ ئەوەدا دەرێ دێن و دێ هەلە ساس قەول و پێشی دەنگدانێ بکرێ ئەو دەنگدانیش ڕۆی نەکرا